هاوڵاتیانی سویسرا موچەی بەلاشیان ناوێت و نایانەوێت چاو لە دەستی حکوومەت بن، بە دەنگێکی بەرزڕایان گەیاند، نایانەوێت کار نەکەن و موچەشیان هەبێت. ڕۆژی یەکشەممە بۆ یەکەم جار لە مێژوودا لە وڵاتی سویسرا ریفراندۆمێک سەبارەت بە پێدانی موچەی بنەڕەتی ئەنجامدرا و تیایدا پرسیاری ئەوە لە هاوڵاتیان کرابوو: ئایا لەگەڵ ئەوەدان هەر هاوڵاتیەکی تەمەن سەر و 18 ساڵ بێ ئەوەی هیچ کارێک بکات مانگانە موچەیەکی بنەڕەتی بە بڕی 2555 دۆلار وەربگرێت؟ ئەنجامی ریفراندۆمەکە سەرنجڕاکێش بوو. تەنها لە سەدا 22 دەنگدەران بە بەڵێ دەنگیاندا بوو، لە سەدا 78 دەنگدەرانیش دژی پێدانی موچەی بنەڕەتی بوون بێ ئەوەی هیچ کارێک بکەن. هیچ یەکێک لە پارتە سیاسیەکانی سویسرا پشتگیری خۆیان بۆ پرۆژەکە ڕانەگەیاندبوو. حکوومەت و سەندیکای کرێکاران و کۆمپانیا و دامەزراوە ئابوووریەکان دژایەتی خۆیان بۆ پرۆژەکە ڕاگەیاندبوو. دژایەتی هاوڵاتیانی سویسرا بە پێدانی موچەی بنەڕەتی بۆ چەند هۆکارێک دەگەڕێتەوە. یەکەم، پێدانی موچەی بنەڕەتی بە هاوڵاتیان بێ ئەوەی هیچ کارێک بکەن دەبێتە هۆی ئەوەی لە داهاتوودا کللتوری کار نەکردن جێگەی کللتوری کارکردن بگرێتەوە و هاوڵاتیان تەمەڵ و ئیژنەکەر بن و بۆ دابینکردنی پێویستیەکانی ژیانیان چاو لە دەستی حکوومەت بن، کە ئەمەش زیانی بۆ ئابووری وڵات و تەنانەت زیانی بۆ دیموکراسی سویسراش هەیە. دووەم، پێدانی موچەی بنەڕەتی زیانی بۆ ئابووری وڵات هەیە. بەو پێی حکوومەت ناچارە بۆ دابینکردنی موچەی هاوڵاتیان باج لەسەر کۆمپانیاکان زیاد بکات و ئەمەش دەبێتە هۆی دابەزینی ئاستی گەشەی ئابووری. سێم، پێدانی موچەی بنەڕەتی بە هاوڵاتیان دەبێتە هۆی ئەوەی لە داهاتوودا ژمارەیەکی زۆرتر پەنابەر و کۆچبەر ڕووبکەنە وڵاتی سویسرا و ئەمەش لە ڕووی کۆمەڵایەتی و ئابووریشەوە لە بەرژەوەندی وڵاتدا نییە. ڕەنگە ئەگەر ئەم ڕیفراندۆمە لە هەرێمی کوردستان یان هەر وڵاتێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەنجام بدرایە، ئەنجامەکەی تەواو پێچەوانەی ئەنجامەکەی سویسرا بووایە و زۆرینەیەکی یەکجار گەوری هاوڵاتیان بە بەڵێ دەنگیان بە ڕیفراندۆمەکە بدایە. بە بۆچوونی بەشێک لە چاودێران هۆکارەکەشی دەگەڕێتەوە بۆ جیاوازی کللتوری و جیاوازی بیرکردنەوەی هاوڵاتیانی وڵاتێکی ڕۆژئاوایی وەک سویسرا لەگەڵ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست. لە وڵاتانی ڕۆژئاوا زۆرینەی هاوڵاتیان لە کەرتی تایبەتدا کار دەکەن و بە پێدانی باج حکوومەت دەژێنن، بەڵام لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست حکوومەت دەستی بەسەر ئابووری داگرتووە و دەبێت حکوومەت هاوڵاتیان بژێنێت. بۆ نمونە لە هەرێمی کوردستان کەرتی تایبەت لاوازە و لە کۆی 5 ملیۆن هاوڵاتی زیاتر لە ملیۆنێک و 400,000 کەس موچەخۆری حکوومەتن، بەڵام لە وڵاتی سویسرا کە زیاتر لە 8 ملیۆن کەسە تەنها 197,000 کەس موچەخۆری حکوومەتن. بەڵام ڕەنگە جیاوازیە سەرەکیەکە لەوەدا بێت لە وڵاتێکی وەک سویسرا هاوڵاتیان بێ ئەوەی چاو لە دەستی حکوومەت بن بتوانن بژین، بەڵام لە وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست حکوومەتەکان ڕێگە نادەن هاوڵاتیان چاو لە دەستی حکوومەت نەبن.